مامۆستا مەلا وەهاب حەمەکەری مانەدنی زانای ئاینی و پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی پاش 2 ساڵ لە نەخۆشی لە هەڵەبجە کۆچی دوایی کرد. مامۆستای کۆچکردوو لە ساڵانی تەمەنیدا جگە لە خزمەتەکانی بەڕابوونی ئیسلامی هاوکات وەکو زانایەکی ئاینی و کەسایەتێکی کۆمەڵایەتی خۆشەویست پێگە و جەدەستی لەناو خەڵکدا دیار بووە. لە ڕووی زانایانی ئاینیەوە مامۆستا و پێشەنگ و پێشەوای خەڵک بووە و هەم لە ڕووی مجاهیدیەوە مجاهید و جیهاد و تێکۆشانی هەبووە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی و هەم لە ڕووی دەرس و دەورەوە بەڕاستی من یەکێکم لە شاگردەکانی جەنابی مامۆستا. مامۆستا مەلا وەهاب ئەندامی لیژنەی فتوای سەربەلەقی هەڵەبجەیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی بوو، هەروەک مامۆستایان هاوڕێشی شایەتی بۆ دەدەن. ئەو پیاوێکی مسلح بووە هەمیشە ڕۆڵی چاکەخوازی بینیوە و بە باشترین شێوە ئەرکی قورسی خۆی لە لیژنەی فتوا بەجێهێناوە. ئەندامی لیژنەی فتوایە مامۆستا پیاوێکی خاکی، پیاوێکی لەسەرخۆ، پیاوێکی کۆمەڵایەتی، پیاوێکە دائانیشتی لەگەڵی هەمیشە ینی تام و چێژت ئەبینی لە قسە و لە گفتارەکانی. الحەمدولله حەزی بە عیزەتی دینە کرد، خی گەورە ئەهلی عیبادەت بوو، خی گەورە لێی خۆش بێ، ئەهلی قورئان بوو، زۆر جارە چی بۆ لای قورئانەکەی لە باوەشیا بوو، ئەوەیەکی تر لەو خەسڵەتانەی دایمە پاک و خاوێن بوو کە ئەوەیەکێک لە نیشانەکانی ئیماندار و بە تایبەتی مامۆستای ئاینی و ئەوانە. مامۆستا عەبدولوەهاب خی گەورە لێی خۆش بێ هەوڵی زۆری داوە بۆ ئەم دینە لە جێگە و دێهات و شوێنەکانە وەکو مەلا، وەکو خەتیب، وەکو ئیمام، وەکو ئەوانە. مامۆستا مەلاوە پێشمەرگە و فەرماندەیەکی فیداکار و مامۆستایەکی دڵسۆز بووە. ساڵی 1970 لەگەڵ ڕاپەڕینی جەماوەری دەڤەری هەڵەبجە و هەورامان چەکی جیاد لەشان دەنێت و دەچێتە بەرەی دژی زوڵم و زۆری بەحسەوە. بەشداری لە ڕاگەاندنی بزوتنەوەی ئیسلامیدا کرد و فەرماندەیەکی ڕۆحی کاریگەر بووە لە بەرەو پێشبردنی شۆڕشی ئیسلامەتی لە سنوورەکەدا. بە تێکۆشان بەردەوام و بە خزمەتی باش و جێگەدەستی هەیە، مامۆسایەکی زۆر بەتوانە و بە سەبر و پڕ حکمت و جێگەی چۆڵە بێ لەم کوردستانە کە هەر زانایەک کۆچ بکات بگەڕێتەوە بۆ لای خوا. حەق بێش پیاوێکی ماندوونە ناس، پیاوێکی عالمێکی عاقڵ، بەڕاستی جێگەی دیارە مامۆستا عەبدولوەهاب پیاوێکی زۆر بەڕێز. ئێمە 7 ساڵ لە ئێران بە یەک و دەراوسێ بووین، بەڕاستی لە هەموو بارێک مامۆستا عەبدولوەهاب حەقی يعني تعريفي ناكري غني عن التعريف. ليكم كارواني جهادا او يكيك لو سركردان ولو ما مسانك اعلان للجهادا امدي خوي درب الريو بردوام بولا جهاد. مامۆستا مەلا وەهاب لە ساڵی 1950 لە گوندیانەی دنی بناری هەورامان لەدایک بووە، هەر بە منداڵی زۆربەی حوجرەکانی کوردستان گەڕاوە. هاوشان لەگەڵ خوێندنی زانستی و مەلایەتی پلەکانی پێشمەرگایەتی بڕیوە. پاش 2 ساڵ ئارامگری دوجار ماڵاوایی یەکجاری کرد. چەند ڕۆژێک بەر لە وەفاتیشی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بەمبەستی ئەحواڵپرسین و ئاگاداربوون لە دۆخی تەندروستی سەردانی مامۆستا مەلا وەهابی کرد. هەر لەو سەردانەدا مامۆستای کۆچکردوو وەسیەتی بۆ مامۆستا عەلی باپیر کرد ئاگای لە برایەتی و یەکڕێزی نێوانی مانداران و ئەهلی ئیسلام بێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.